بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت. من کامەران حاجەومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەرێکمان تایبەت دەبێت بە ڕەوشی ئابووری هەرێمی کوردستان و داهاتووی ئابووری هەرێمی کوردستان لە چوارچێوەی نەمانی داعش لە عێراقدا. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە یاسین محمود ڕەشید گوتەبێژی یەکێتی و بەرهێنەرانی هەرێمی کوردستان لەگەڵمان دەبێت. لە تەوەری یەکەمیشماندا باز لە دۆخی ئێستای یەکێتی نیشتیمانی کوردستان و وەروە پەیوەندیەکانی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان باز لە ڕێکەوتنی هەردوو لا دەکەین، هەروەها باز لە ڕەوشی ئێستای سیاسی هەرێمی کوردستان دەکەین. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرەش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی سنتەر ڕێباز بێرکۆتی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی پارێزگای هەولێر لەگەڵمانە. بەڕێز ڕێباز بەخێر بێن بۆ کوردستان 24 و باسی ڕۆژ. پێم باشە لە شاندەکەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەست پێ بکەین کە ئێستا لە کۆماری ئیسلامی ئێرانن. ئایا ئەم شاندە نوێنەرایەتی تەواوی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکات؟ سەرەتام پێم خۆشە لەم فرسەتەدا پیرۆسبایی یادی دامەزرانی کەناڵی 24 بکەم کە وەکو کەناڵێک کە توانی ئەمیش لە کاروانی خەباتی ڕۆژنامەگەریدا لە کوردستانە دەور و کاریگەری خۆی ببینێ و لەگەر سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی کوردستان کە لە دوو هەفتەی ڕابردوو لە پرۆسەی ئازادکردنی مووسڵ هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگە قوربانیەکی بەرچاویدایە بۆ ئەم مەسەلەیە. بە تەکید شاندی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرپرسی دەستەی کارژێڕی بەڕێز کاک مەلا بەختیار و برایانی هاوبەشکە لێپستراوی پەیوەندیەکان و بەڕێز کاک دکتۆر خەسرۆ کاک پاڤێڵ برایان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی ئێرانیان کردووە بۆ هەڵسەنگاندنی ئەم پرسو و ئەم پێشاتە نوێیانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان دەگوزارێ و ئێران شێچێکە لە وڵاتە گرنگانەی کە ئەویش دەور و کاریگەری خۆی هەیە لەسەر ساحەی سیاسی لە عێراقا و لە شەڕەکاندا و لەم سیراع و ململانەیە کە ئێمە هەمومان لە هەرێمی کوردستان لێ ئەترسین. شاندی یەکێتی نیشتیمانی کوردستان نەوانە کە ئاچن ڕەنگە لەم بارودۆخەی کە ئەمڕۆ باس دەکرێ و قسەی لەسەر دەکرێ و مەشاکیلەکان هەنە بە تەکید، بەڵام هەر شاندی یەکێتی نیشتیمانی کوردستانە کەواتە نوێنەرایەتی هەرێتی نیشتیمانی کوردستانە کرد. زۆر باشە. من ناچ بەسەر ئەوەی کە ناوەندی بڕیار دیارە لێدوانی فەرمی هەبووە کە ئەو شاندە تەمسیلی ئەوان ناکە لەو سەردانەدا. دەچمە سەر پرسیارێکی دیکە. زۆر جار دەگوترێت کێشەکانی ئێستای یەکێتی بە بەراورد لەگەڵ کێشەکانی ڕابردوودا زۆر زەقترن و چارەسەری تێدا زەحمەت. نا هیچ شتێکی مستەحیل و زەق هیچ شتێک مستەحیل نییە. هەموو شتێک ئەم گرفتانە کە هەیە لە سە ساڵی ڕابردوو و ئێستاش گفتوگۆی باش هەیە. ئێمە هەوڵ دەدەین هەردوو تیمەکە لە چەند ڕۆژی داهاتوودا دانیشتن زیاترە بێ و لە ڕۆژی پێنجشەمە و لە ڕۆژی جومعە دانیشتنی باش بووە و ئومێد دەکەین ئێمە بگەینە دەرەنجامێکی باش. بەڵام ئەم سەردانی ئەم شاندە کاریگەری نابێت لەسەر کەش و هەوای سازکردنی ئەم کۆبوونەوەیە. بە زیاتر ئەم شاندە پەیوەندی بە وەزعی کۆیکایی دەوری یەکێتی لەسەر ساحەی سیاسی عێراقی و کوردستانی و بە تایبەتی لە ئازادکردنی مووسڵدا و لەسەر ئەم پرسە گرنگانە گفتوگۆ دەکرێت و لەگەر ئەو پەیوەندی ئاسایی کە هەیە لەگەر ئێرانە. بەڵام ئێمە لە ڕابردووش باسی ئەوەمان کردووە کە ئێمە هەموو لایەکمان پێمان خۆشە نەک لەسەر ئاستی یەکێتی نیشتیمانی، لەسەر ئاستی هەرێمی کوردستانە خیتابی سیاسی هەرێمی کوردستان موحەد بکەین بێ خیتابە هەڵسوکەوت لەگەر ئیقلیم، لەگەر تورکیا، لەگەر ئێران، لەگەر وڵاتانی خەلیج، هەر وڵاتێک. ئەگەر ئێمە ئەوە پرسە گرنگەکەیە کە ئێمە بتوانین خیتابی سیاسی هەرێمی کوردستان تەوحید بکەین بە یەک تیما ئێمە گفتوگۆ و تێڕوانینی هەرێمی کوردستان و دەستکەوتەکانی هەرێمی کوردستان و ئەمڕۆی هەڵومەرجە گرنگەکانی کە هاتوونە پێشەوە بۆ داهاتوو تاوتوێ بکرێت. باش بەڵام لەگەر ئەوەشتا ئەمە لە هەرێمی کوردستانە
تا ئێستا ئەم کۆدەنجە دروست نەبووە ئەبێ ئیشی بۆ بکەین ئەبێ ئێمە هەموو لایەکمان ئێمە وەکو یەکێتی نیشتیمانیش پارتی دموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕانەوە یەکگرتو و کۆمەڵ هەموو لایەنە سیاسیەکانی سەرساحەکە ئەبێ خیتابی سیاسی خۆمان تەوحید بکەین بە یەک تیم لەگەر هەڵومەرجی نێودەوڵەتی و ئیقلیمی و ناوخۆیی بە یەک دەست و یەک توانە هەوڵ ئەمە قسەیەکە ویستی هەموو خەڵکی کوردستانە بەڵام بۆ هاتنە بەکردنی بەکردارە حتمما قوربانی دانیەوێ هیچێکە لەم پرسانە من ئەمڕۆ پێم خۆشە هەندێک ئەوەی من ئاگاداری عادەسەکەم قسەی لەسەر بکەم کە ئێمە بتوانین ئەم ئەرکە قورسە مێژوویەی کە کەوتۆتە سەرشانی حەزبە سیاسیەکانی کوردستان تێیپەڕێنین لە قسەکانەوە بیکەین بە کردار بیکەین بە عەمەلی بین بتوانین ئەم دۆخە سیاسیە چەق بەستووە تێپەڕێنین. زۆر باشە. هەرچەندە بەڕێستان تەحەفوزتان لەسەر مەسەلەی کێشەکانی نێوەخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە من بە وردی ناچمە سەر چوارچێوەی کێشەکانەوە ناخوازم بەڕێستان تەرەفداری بۆ هیچ لایەنێک بخەنە ڕوو بەڵام هەندێک پرسیار هەن پرسیاری گشتین و خەڵکی کوردستانیش بەو پێیکە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێکە لەو هێزە گرنگانەی کە مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئێستا و داهاتووی یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوەک لە شێوەکان پەیوەندیدارە بە ژیانی خەڵکی کوردستان بۆیە هەندێک پرسیار هەن کە پێویست دەکات وەڵامەکەی لای خەڵکی کوردستان بێ. بۆچی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان جەلال تاڵەبانی کێشەی جێگرتنەوەی خۆی چارەسەر نەکرد؟ بۆچی گرفتی وەکو هەندێک کەس باسی لەوە دەکەن گرفتی مەسلەی ئیدارەدانی یەکێتی نیشتیمانی کوردستانی بۆ ئێستا بەجێهێشت؟ ئێمە لە دەستوری حزبیدا پەیڕەوی ناوخۆمانەیە پەیڕەوی ناوخۆش دیاری کردووە کە بەڕێز جێگرانی سکرتێری گشتی جێگیری یەکەم جەنابی کاکۆسرێتەوە هی دووەم کاک بەرامە ئەمە جەنابی مام جەلال نەیداوەتەوە دەست قەدەر لە پەیڕەویش ئیقرار کرا لە کۆنگرەی سێەمدا نەیدایێتەوە دەست قەدەر بەڵام من نامەوێت بچمە سەر ئەم مەسەلانە ینی بەڕاستیەکەی ئەوەیە ینی ئەو نەیدایێتە دەست قەدەر یعنی بەڕێز جەنابی مام جەلال کە هەوڵ و کۆشی خۆی بۆ هەموو عێراق بۆ هەموو کورد سەرف کرد حتمما بۆ حزبەکەی خۆش سەرف کردووە بەڵامی تر گرفتی تری بە دوا داهات مەسەلەیە لە چەند ڕۆژی داهاتوودا ئومێد دەکەین ئەم کێشە و گرفتانە بە دایالۆگ و بە ئەوە چارەسەر بکەین بە جانێکی برایانە و لێکتربردن ئێمە داواکەین یەک ریزی گەلی کوردستان ڕێک بخەین حتمما ئەبێ یەک ریزی خۆشمان چاک بکەین. باش ئێستا هەوڵێک هەیە یعنی بە بنەماڵەکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئارادایە و لەلایەکی دیکەش هەردوو جێگیری سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان داوای جێبەجێکردنی پەیڕەوی ناوخۆ دەکەن. ئایا خواستی مام جەلال ئەوە بووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە بنەماڵەیی نەکرێت؟ نا بەتەئکید جەنابی مام جەلال لەگەر ئەو مەسەلەیە نەبوو هەر کەسێکی لەگەر ئەم مەسەلەیە بی مۆفەق نابێت هەر کەسێک لەگەری بێت تەئکید جەنابی مام جەلالش لەگەر ئەو مەسەلەیە نەبوو. باش ئەوەی بچی نامیلکەی ئەوەی مام جەلال بخوێنتەوە کە نامیلکەیەکی سەردەمی شاخی دەرکردووە الاتحاد الوطني الكردستاني لماذا؟ مەسەلەیە من دیسان تاکید لەوە دەکەمەوە ئێمە گرفتمان هەیە ئێمە ناتانین ینی برێن گرفتمان نییە بەس ئێمە بە هەوڵ و کۆشی هەموو لایەک دڵسۆزانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەموو ئەو کادیر و کەسانی قوربانیمان داوە لە پێناوی ئەو مەسەلەیە ئومێد دەکەین ئەم مەسەلانە چارەسەر بکەین بیگەینینە دۆخێک کە چۆن داوای یەک ریزی نیشتیمانی دەکەین لە هەرێمی کوردستانە یەک ریزی خۆشمان پێشی ئەم مەسەلەیە چارەسەر بکەین. باش چۆن چارەسەر دەکرێت ئەو کێشە و گرفتانەی کە هەن لە کاتێکدا کە هەندێک پێی وایە گرفتەکان زۆر قوڵن ینی ئایا بە ئیرادەی نێوەخۆیی ئەوانەی ئەو لێک تێگەیشتنی لە نێوان هەردوو لادا هەیە تا ئێستا کە تۆ گەشتبینی لەوەی بگەن بە چارەسەر چین؟ زانانی ئەگەر ئەمە برین هەر یەک لە تێڕوانینی خۆی سەیری قەزیەکە دەکا بەڵام ئەوەی کە ئاگاداری عەدەسەکانە ئێمە ئەو گرفتانەی هەمانە لەسەر مەسەلەی سیستم و کارکردنە ئەوەش ئومێد دەکەین ئەوەی کە هەندێک تێگەیشتنی باشتر و قوڵتری لەسەر ئەم مەسەلەیە هەبێ درێک بەم بەرپرسیارەتە مێژویانە بکەن بتوانین تێیپەڕێنین من ئومێد دەکەم تێیپەڕێنین و واش دەبینم تێی دەپەڕێنین و لە ئاستی ئەم بەرپرسیارەتە گەورە مێژویە بین کێچێتی نیشتیمانی کوردستان قوربانی بەرز ڕێباز بژاردەکان چی هەندێک کەس باز دە کۆنگرە دەکا هەندێک کەس ینی هەر یەکە بە شێوەیەک باز دە پرۆژەیەک دەکا
ئەو پرۆژەی کە لەسەر مێزە دەبێتە هۆکارێکی لێک نزیکردنەوەی هەردوو لە چییە؟ زانی کاک کامەران هەموو حزبەکان لە کوردستانە هەر کەس بەشی خۆی گرفت و مەشاکلی هەیە بەڵام ڕەنگە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا بە حکمی ئەو زیندوێتەیە کە هەیەی بە حکمی ئەم بیر و ڕادەربڕین و ئازادی کە هەیەی بە حکمی ممارەسەکردنی ئەو ئەرکانەی کە لەسەر شانی بووە لە قۆناغی خەباتی شاخە لە دوای ڕاپەڕینە لە حکومداریە گرفتی هەیە میشۆک و هەموو حزبەکانی کرد ئەوەی ئێستا لە ئارادایە من وای دەبینم چارەسەری زەحمەت نییە و هیچ شتێک مستەحیل نییە ئەمە بە گیانی برایەتی و تێگەیشتن و هەستکردن بە بەرپرسیارەتی مێژووی بۆ ناو یەکێتی و بۆ دواڕۆژی کوردستان و بۆ ئەم سەردەمەش زەحمەت نییە و ئەتوانین ئەم برایەتی و تەبایەی خۆمان ڕابگرین و ئەم قۆناغە تێپەڕێن مانە ئێوەش نییە ئێمە بە شێوازێک ئێستا لە دیدارێکی ڕۆژنامەوانیدا شارینەوە یا حەسری بکەین یا بکەین ئێمە هەمومان هەر یەک و تێڕوانینی خۆمان هەیە بەڵام ئەوەی کە پێویست دەکە ئێمە لەم منبەرەدا باسی بکەین ئەوەیە هەستکردن بە بەرپرسیارەتی مێژوویە بە یەکڕیزی ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە و بەو گەورەی و ئەو هێزەیە کە بتوانین لە هەرێمی کوردستانە شان بەشانی پارتی دیموکراتی کوردستان بتوانین ئەم بەرپرسیارەتیە مێژوویە لەسەر شانمانە لە پاش ساڵی 92 لە پەرلەمانی کوردستانە لە حکومڕانیە لە قۆناغی شەڕی ناوخوا لە پاش شەڕی ناوخۆشدا بتوانین ئەم ئەرکەی کە ئەکەوێتە سەرشانمان تێیپەڕێن من ئومێد دەکەم ئێمە لە داهاتووەکی نزیکدا ئەم قەزیانەتیا پەڕێنین و ئەم گرفتانەی بۆ کوردستانیش دروست بووە بۆ پارتیش دروست بووە چارەسەری بکەین زۆر باشە دیارە ئومێدەکان زۆرن بەڵام لە چوارچەوەی قسەکانی بەڕێستاندا ئاماژەت بە پارتی دیموکراتی کوردستان کرد گوتە شان بەشانی پارتی دیموکراتی کوردستان ئەمە چ مانایەکی هەیە ئەی ڕێکەوتنتان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان نییە پێشی ئێمە ڕێکەوتنمان لەگەر بزوتنەوەی گۆڕان بی ئێمە ڕێکەوتنمان لەگەر پارتی دیموکراتە بوو ئەوەم ڕێکەوتنش ئەندازیارەکەی جەنابی مامزلال و جەنابی کاک مەسعودن هەردووچیان ئەوان بەو تێڕوانینەی خۆیان بۆ هەموو خەڵکی کوردستانیش دیارە لە سکەوتەکانی ڕەغمی ئەوەی گرفت و نەیتوانی هەموو ئەرکەکانی جێبەجێ بکە بەڵام بارودۆخی هەرێمی کوردستانی ئاسایی کردوتەوە شەڕی نێشتووە و هاوشانی یەکتر حکوومەتمان بەڕێوە بردووە کەم تا زۆر مەشاکلیش هەبووە من دیسان تەکید لەوە دەکەمەوە یەکێتی و پارتی دوو هێزی خاوەن قدرەت و توانا و کەفاعاتی گەورەی سەربازی سیاسی ئیدارین دەتوانن بەیەکەوە ئەم قۆناغی هەرێمی کوردستان لەم چەق بەستووی ئێستادا تێپەڕێن بیپەڕێنەوە بۆ دۆخێکی باشتر بەڵام ئایا ئێستا پەیوەندیەکانی نێوان پارتی و یەکێتی باش ئەوەی من ئاگادارم زۆر باشە و دیدار بووە شەرنی هەموو شتەکان لە ڕاگەیاندن بێ و هەوڵیش دراوە لەگەر برایانی تریش لە یەکگرتووی ئیسلامی لە کۆمەڵی ئیسلامی لەگەر هەندێک لە حزبە تورکمانیەکان لە برایانی مەسیحی لەگەر حزبی سۆسیالیست بەش ئەوەی کە تا ئێستا نەهات بیتە پێشەوە برادرانی بزوتنەوەی گۆڕان بووینە ئومێدمان کردی ئەوانیش پێنە پێشەوە بۆ ئەوەی ئەو هەڵانەی لە ڕابردوو ڕووی داوە چاچکەینەوە کەواتە بنیانی ئەوەی لە قسەکانی بەڕێستان تێگەیشت بم تێگەیشتنێکێ لە نێوان حزبەکان بۆ دەرچوون لەو قەیرانە سیاسی کە ئێستا لە نێو ماڵی کووردا هەیە بە تەئکید زین تۆ سەیری قەزیەکە دەکەی لە دوای پێشکەشکردنی پرۆژەکەی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان تووشی قەیرانێکی سیاسی گەورە بووە ئەوەش لە نەتیجەی تێکدانی ئەو تەوافقە سیاسیە بووە کە لە پەرلەمانی کوردستان تێکچوو و لە وتەکانی چەند ڕۆژی ڕابردووی بەڕێز کاک مەلا بەختیارە ئیشارەتی بە هەندێک شتدا ڕاستە لە سۆسیال میدیا و لەوانە ڕوبەڕووی گلەیی و گازاندێکی زۆر بەڵام ئەو قسەی چی کرد کە ئەمری واقع لە هەرێمی کوردستانە تێکدانی ئەو تەوافقە کارێکی خراپ بووە باش ئەو وتەکانی مەلا بەختیار تعبیر لە ڕای شخصی خۆی بوو یا ئەمە بۆچوونی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو من لە دیدارێکی ڕۆژنامەوانیشتا باسیەوەم کردی کە ئەو بەرپرسی دەستەی کارجێڕی مەکتەبی سیاسیە و مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەخمی ئەو گرفتانەی ستاهەیە بەڵام ئەو وەکو ڕئی یەکێتی دەری دەبڕێتن و یەکێتیش ئێستا پێی وایە کە ئەم هەڵانەی ڕوویدایە ئەم پێویستە چاچی بکەینەوە
من پێم خۆشە بڕێک بەوردی لەسەر ئەمە قسە بکەین. فەرمو. تێکدانی تەوافقەکە لە ناو پەرلەمانی کوردستانە ڕوویداوە لەسەر چی؟ لەسەر هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم دەکرا بە شێوازێکی تر بێ، دەکرا بەو ئیتفاقە بێ کە بە عزووری ئەمریکا و بریتانیا لە UN لە هۆڵی دانیشتەکانە کەم کۆبوونەوەی ئەنجام نەدرێت. ئەنجام درا، نەتیجەکەی خراپ بوو و ئەمانەی زمانی هەڕەشە و قبوڵ نەکردن و ئەوانەیان بەکاردەهێنا. ئێمە لە ساڵێکە هیچ دەرەنجامێکمان نەبینی، ئەوەمان بینی کە تێکدانی تەوافق ڕەنگە ئاسان بێ، بەڵام چاکردنی زەحمەتە. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕای من وەکو ئەوەی کە جزئێک نەبووە لە مەشاکل، جزئێکە لە حەل، ئێمە پێمان وابی ئێستا لەمە زووتر نییە ئەمڕۆ لە مانجی ڕابردووە تا ئەمڕۆ باشترە لە سبەی بینە سەر ئیعادەی نەزەر باز لەسەر چارەسەر دەکەین. دیارە پێشتر یەکێتی نیشتیمانی کوردستان سوور بوو لەسەر ئەوەی هەمان بۆ چوونی هەبوو وەکو بزوتنەوەی گۆڕان کە دەبێ بۆ ئاسایکردنەوەی بارودۆخی نێو هەرێمی کوردستان پێویستە سەرۆکی پەرلەمان بگەڕێتەوە هەولێر. ئایا سیاسەتی یەکێتی گۆڕانکاری بەسەردا هاتووە ئێستا؟ بژاردەی دیکە هەیە وەکو پێشتر تۆ ئاماژەت پێکرد کە دیارە کۆمەڵێک بژاردە هەیە بۆ کارەکردنەوەی. ڕێی یەکێتی لە سەرەتاش واضح بوو، ئێستاش ئێمە پێمان وابی هەرێمی کوردستان هەر تیمێک لە جەنابی سەرۆکی هەرێمەوە بۆ خوارەوە بۆ حکوومەت بۆ وەفتەکانی وەزارەتەکانمان کاتچنە دەرەوە تووشی گرفتێکە بن، ئەویش گرفتەکاوە یارێن پەرلەمان پەچی کەوتووە. لە دنیای دەرەوە لە مەحافلی دەوەلی ئەوە نازانرێ ئەم تەفاسیلەی من و جەنابت و بینەرانی کوردستان ئەیزانن، ئەوان ئەرێن پەرلەمان پەچی کەوتووە. ئەمەش جۆرێکە لەوەی کە نەقوستانیەک بێنتە سەر هەرێمی کوردستان، ڕەغمی ئەو دەستکەوتە گەورانەی لە هەرێمی کوردستان بە هیمەتی هێزی پێشمەرگە و دەستکەوتە گەورانەی بەدەست هاتووە ڕەچاو بکرێت لە ئەهمیەتی کەم بکرێتەوە. ئەوە ئەم نەقوستانیە کە دێتە سەر ئێمە وەکو بە شێوازێک بە کەم تەرخەمیەکدا ئەبێ ئێمە چاچکەینەوە لە ڕووی یاسایەکەی ئەو ئیتفاقانەی یا ئەو قسانەی یا ئەو گفتوگویانەی کە دەکرێت لە جەلسەیەکی ئاساییدا چارەسەر بکرێت بە شێوازێکی تر و پێم وابی هەموو لایەنەکانیش لەسەر ئەوە ڕەزامەندن کە جارێکتر دەستەیەکی سەرۆکایەتی بۆ پەرلەمانی کوردستان بە شێوازە یاساییەکەی هەڵبژێردرێتەوە و ئێمە ڕزگارمان بێت لەم دۆخەی. کەواتە ئەمە قەنەعەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەتاکید، بەڵام ئەمە تەواوی یەکێتی ئەم قەنەعەتی هەیە یاخود باڵێک لە باڵک؟ من ئەتوانم ئەو مەسئولیەتە هەرگرم کە ئەم قەنەعەتە هەیە کە ئێمە بتوانین ئەم مەسەلەیە چارەسەر بکەین بە شێوازە یاسایی و ڕێکارە یاساییەکانی خۆی، بەڵام ئەبێ لەوەشتا پارتی دیموکراتی کوردستان هاوکار بێ. ئەوانیش استعدادی باشیان پیشانداوە، ئەوەی من ئاگاداری گفتوگۆکانم ئەوانش استعدادی دیارە گرێکۆرەی پارتی دیموکراتی کوردستان لادانی دکتۆر یوسف محەممەدە لە پۆستی سەرۆکی پەرلەمان. ئەو کات ئەگەر ینی پرۆژەکە پرۆژەی گشتی بێ تەنیا بزوتنەوەی گۆڕان لە چوارچێوەی ینی بە تەنیا دەمینێتەوە لەو بژاردەیەدا. ئەوان بەتاکید ئەگەر هەر پێداگیری لەسەر ئەم مەسەلەیە بکەن تۆ ناکرێت دۆخی هەرێمی کوردستان خراپبوونی بار و بژێوی خەڵک، مەسەلەی حکوومەت، مەسەلەی پەرلەمان، موسساتی دەوڵەت هەمووی پەچی بخەی لەسەرەوەی بزوتنەوەیەک بەس تەنها پێداگیری لەسەر بەڕێز زێک دەکات. باش بەتاکید ئەمە موفق نابن. ئەوەی کە ئێستا بەڕێزدانمان لە پێناوی خزمەتی خەڵکە، خزمەتی خەڵکی شەوەیە کە تۆ چارەسەری گرفتەکە. ئەوەی کە بەڕێستان باسی لەوە دەکەن کە دەڵێن ئێمە ینی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان قسە دەکەین ڕای یەکێتێک کە دەبێت دەستەی سەرۆکایەتێکی نوێ بۆ پەرلەمانی کوردستان دەستنیشان بکرێ. ئەمە تەنیا لە نێوان پارتی و یەکێتی ئەو لێک تێگەیشتنە هەیە یاخود حزبەکانی دیکەش مشاورەتیان لەگەڵ؟ ئەوانش مشاورەتیان لەگەر کراوە، برایانی یەکگرتوو لەگەریان کراوە، برایانی کۆمەڵ لەگەریان کراوە، کاوانش ئەبێ ڕەزامەند بن لەسەرەوەی کە ئەم قەزیە چارەسەر بکرێت تەنها بۆەوە معەلق نەبێ بێ شەرتی تعزیزی فەرزکەی و ناگەین ئەنجام. باشە، بۆچی پەیوەندیەکانی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان بەرەو ساردی هەنگاو دەنێ؟ هۆکارەکەی چییە؟ ئەو ئیتفاقیەی کە کرا لە هەفتەی پێنجە من پێم وابی باشتر دەبا بیری لێ بکرێتەوە. هەلەی لێکرا؟
باشتر بیری لێ بکرابایەوە چونکە ئەگەر تۆ باسی لە ناوەرۆکەکەیدا کە ئێمە وەکو یەکێتیش تا ئێستا پابندین بەوە ئیتفاقیە بەڵام باشتر بیری لێ بکرابایەوە ڕەتفعل بوو لە دژی پارتی ناتوان برێم ڕەتفعل بوو بەڵام دۆخێک بوو ئێمە برادەرانی لیستی فراکسیۆنی یەکێتی لەگەر چوو بوونە ژێرباری هەندێک تەئسیراتی شەخصیەوە لە دانانی ئەم پرۆژەیە کە پرۆژەی یاسای هەموارکردنەوەی سەرۆکایەتی هەرێم بوو ڕەنگە پرسوڕایەکی باشی تێدا نەکرابی ڕەنگە جزئێکبی لەو مەشاکلانێک ئێمە هەمانە قوڵتر بیری لێ بکرابایەوە چونکە ئەگەر تەماشای بەند و ئیتفاقەکەکەی بەعزێک شتی پەیوەندی بە هەموو هەرێمی کوردستانەوەیە ناکرێتەوە شتێک پەیوەندی بە هەموو هەرێمی کوردستانەوە بی بێ پارتی دیموکراتی کوردستانەوە شتە بکەیت و ئەگەر پارتیش بێ لەگەر بزوتنەوەی گۆڕانە هەمان ئیتفاقە بکە یەکێتی ئاوتکە ڕەنگاویش موفق نەبێ بۆیە ئێمە پێمان وابی تەحافوزات هەبوو لەسەر ئەم مەسەلەیە و پێمان وابی ئەوە ڕەنگە موفق نەبی ئەوە ڕەنگە دەریش کەوت ئەوە واقعەکەی وایە نەمانتوانیانی بتوانین ئەو ئیتفاقی بێ خاڵی جێبەجێکردنەوەەوە چەند مانجێکی بەسەرداچوو نەتوان لەگەرەوەی تاکیدیشمان کردیتەوە کە پابندین بە ئیتفاقێکە بەرام لەسەر ئەرزی واقعە ئەمە تا ئەمە حاڵەکەیتی باشە دیارە خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی چاوی لەوەیە کە نێوماڵی کوڕیەک بخرێ و کێشە و گرفتەکان کەمتر ببن چونکە ناکرێت تۆ 100% بڵێ هەموو حزبەکان یەک ڕایان دەبی یەک بۆ چوونیان دەبێت پرسیارەکەی من لێرەدا ئەوەیە یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن دەتوانێت بە یەک هەنگاو لە پارتی دیموکراتی کوردستان و لە بزوتنەوەی گۆڕان نزیک بێ لە بارودۆخێکی ئێستا کە تێیدا دەژیەچێت ئەمە زەحمەتە زۆر ئەمە ئەگەر هەندێک بگەڕێنەوە سەر ڕابردوو یەکێتی و پارتی دوو هێزن تەجروبەیەکی زۆریانەیە لە کارکردن بێکەوە بەڵام ڕەنگە لە نەتیجەی ئەم هەڵبژاردنەی ئەخیری هەرێمی کوردستانە لەگەر تێڕوانینی جیاوازەکان لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە کەوتینە ئەو دۆخێکی ئێستای تێدایە ڕەنگەوە جێی ڕەزامەندی نەقاعیدەی یەکێتی بینە خەڵکی کوردستان بێ لەبەرەوەی ئێمە ئەو اتفاقەیەکە لەگەر پارتی هەمانە و ئەو اتفاقیشمان لەگەر بزوتنەوەی گۆڕان کردیە ڕاگررتنی ئەم تەوازنە زەحمەتە یعنی قرسە ئەمە لەبەرەوەی تۆ لەو لایە پابندی بە هەندێک مەسەلە و لەو لایەش پابندی بە کەواتە داهاتوو چۆن دەبێت کەواتە ئەمە زەحمەتە کەواتە ئەمە زەحمەتە بۆیە تێڕوانینی ئێستایی یعنی تێڕوانینی سەلیم یا تێڕوانینی دروست ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان و لەگەر پارتی دیموکراتی کوردستان هەردوو هێز دەتوانم برێم تا ئەم ڕۆژ معیار و مقیاسەکانی لەسەر مەقاعد ڕەچاو کرابی ئەمە من پێم وابی تێڕوانینێکی دروست نییە دوو هێزی کاریگەری خاوەن توانایەکی سیاسی سەربازی جەماوەری گەورن پێویستە بەیەکەوە دابنیشن وەکو داشنیشتون ئێستا خەریکی گفتوگۆ و قسەکردنی ئەم بارودۆخەینە بتوانین جارێشتر هەردوو لامان ئیعادە نەزەر بکەینەوە و هەردوو لامان هەر ئەو ئێمە ڕخنەیەکمان یا پێویستی بە ئیتفاقێکی دیکە دەبی لە دەرەوەی ڕێککەوتنی استراتیژی یاخود یا ڕێککەوتنی استراتیژی ئابدەیت بکەیتەوە و یانیش بێ ئیتفاقیەکی نوێ بکەیت چونکە ئەم ئیتفاقیانەی لە هەرێمی کوردستانە کە ئەو تەوافقە سیاسیە تێک چوو لە 19 ئابە ساڵی لە 2015 کەەوەی اتفاقیە تێک چوو گرفتی زۆر لە هەرێمی کوردستان دروست بەڵام یەکێتی لە بەردەم بەرپرسیارەتی ڕای نەکرد یەکێتی لە حکوومەت ماوە وەشانشیدا بەردەم بەرپرسیارێتەکە و تیمەکەی خۆشی تا ئەم ڕۆژ کاریگەرن لە ئێستا قسەکانی جەنابەت لەوە دەچێت کە یەکێتی بۆ ئایندە زێدەتر لەگەڵ پارتی چۆن ڕابردوو حکومڕانیان کردووە بەم شێوەیە درێژە پێدەری حکومڕانی بکەن لە کاتێکدا ڕێککەوتنی استراتیژی لەگەڵ پارتی هەیە لەم لاژ ڕێککەوتنێکی هەیە لەگەڵ بسووتنەوەی گۆڕان و زۆرینەی ئەندامانشی لەسەری ڕازی بوون یەکێتی دەتوانێت و تەوازوونە ڕابگرێت پرسیارێکی زۆر بەجێیە کەم زروفە دێتە پێش پێویستی بە بڕیاری جەریئانە و منطقانە هەیە کە ئەمڕۆ ببینی دۆخی هەرێمی کوردستان لە نەتیجەی هەندێک ئەغڵاتە هاتە سەر ئەم مەرحەلەیە یەکێتی و پارتی بەیەکەوە بێن من باسیەوەم کرد کە ئیعادەی نەزەر بکەینەوە ئەو گرفت و گلەی و گازاندانەی ئێمە لە پارتیمانە بوو ئەوەی پارتی لە ئێمە هەبوو بین بەیەکەوە دەردەشەی بکەین بیگەینینە ئەنجامێکی باش ئەنجامی باش چییە بەڕای من یعنی ئەوە تێڕوانین منە ئەنجامی باش چییە
بگەڕێنەوە سەر تەوافقی سیاسی هەر هێزە و بە پێگەی سیاسی خۆی مشارەکەی کردەوە لە تەوافقاتی نوێی هەرێمی کوردستان هەردوو لامان باوەشی بۆ بکەینەوە بیخەینە سەرچاوی خۆمان و بەیەکەوە بەرنامەیەکی باش دابنین ئێمە ئینقازی ئەم وەزعە بکەین ئەمەش بە حکوومەتێکی ئینقازی نیشتیمانیە بێ حکوومەت الئینقاذ الوەطەنیە چۆن بتوانینەوە بکەین هەم حکوومەتەکەمان تەرشیق بکەین لەم هەموو وەزارەتە زۆرە لەم هەموو موچە خۆرە زۆرە لەم هەموو بارقورسی کە هەیەی لەگەر ئەوەشتا ئەوەی کە نەهاتە پێشەوە نەهات شانی نەدابەرێ نەهاتە پێشەوە هەر بەردەوام بوو ئەمە ئەم کاتە ئەتوانی ببێتە ئۆپۆزیسیۆنێکی نەرمونیانی معقول بابێ ڕخنە لە حکوومەت بگرێ هەنگاوەکانی چین حەزەکەم کاکامڕان پارتی یەکێتی بەیەکەوە ئەو هەنگاوانە ئێستا دەنێنە پێشەوە بە پێی توانە ڕەغمیەوەی ئێستا تەقدیری زروفەکە دەکرێت کە شەڕمان هەیە زەمینەکە لەبار بوو بەیەکەوە چاکسازی بکەین لەبەرەوەی نەبی مۆزەفێکی دەوڵەت کاری نابەجێی کردیە یا ئەم وشەیە کە بەکاردێنی نێمە گەندەڵیە و گەندەڵی لەسرە ئەوەی لەسرە لەبەرەوەی دۆست و یا ئەندامی یەکێتی ئێمە لی خۆشببین بین چاکسازیش بەیەک حەزب هەر بەیەک حەزب ناکرێت بە ئیرادەیەکی باش بە مزایەدە نا بە فرۆشتنەوەی وەتەنیات و دەستپاچی و دڵسۆزی لەسەرەوی ترنا بەیەکەوە بە تەوافقی چاکسازیەکی باش بکەین و یەکێتی و پارتی توانە و ئیمکانیاتی مادیان هەیە بین موچەی خەڵک بدەین حکوومەتەکە بەهێزکەین تەرشیقیکەین چاکسازیمان کرد موچەماندا هەوڵماندا لە داهاتوودا ڕاستە ئەم شتانە ئەوەندە ئاسان نییە ئەمە کاتی زۆر باشە دیارە کات بەرەو کۆتا دەچێ دوا پرسیارم بەوە کۆتایی دەهێنم پێشتر ینی دوورکەوتنەوەی یەکێتی لەگەڵ پارتی ئەو تێکچوونی پەیوەندیەکان ئاڵۆزێکی لە کوردستان هێنایەکایە وەکو دەبیندرێتن بەڵام بە دوورکەوتنەوەی یەکێتی لە بزوتنەوەی گۆڕان چاوەڕێی ئەوە ناکرێ ئەگەر کەمتریش لە ئیدارەی پارێزگای سلێمانی دارەی زۆنی سەوز کێشە لێ بکەوێتەوە لە کاتێکدا یەکێتی کە سەنگەکەی گواستەوە بۆ لای پارتی ئێمە بێسەیری ڕسم و خەریتە گەورەکەکەین کە وێنەی هەموو هەرێمی کوردستان ئەگرتەوە نابێت لەسەر هەندێک شتی جزئیاتە شتە گەورەکە بە قوربانی شتە بچووکەکە بکەین ئەمڕۆی دۆخی هەرێمی کوردستان کە ئەو دەگوزارێ کە لە شەڕداین کە لەسەر لە مەحافلی دەوەلیە کوردستان پێگەیەکی گەورەی سیاسی ئەتوان ئابووری خۆی هەیە و هەتا لە خەلیجیش تۆ ناکرێ وە لەگەر ئەم گۆڕانە خێرایانەی کە ڕەچاو دەکرێت لە داهاتوودا ئەو ئیتفاقیە گەورانەی لە ڕابردوو لە وڵاتان و لە وڵاتە زلهێزەکان کراوە بۆ شەرقی ئەوسەتی نوێ کۆمەڵێک دەوڵەت هەر بووە شوێنەوە شتیت نابێت ناکرێت کوردستان خیتابی خۆی ڕێک نەخا سیاسەتی خۆی تەوحید نەکا نەچەوەتە یەکێتی نیشتیمانی کوردستان بەرژەوەنی گشتی هەرێمی کوردستان بە ئەولەویەت دەبینێت لەوەی کە لە ناوچەی سەوزدا هەیە. بەڕێز ڕێباز بێرکۆتی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجمەنی پارێزگای هەولێر زۆر زۆر سپاس دەکەم. سپاس بدەن. بەڵێ بەڕێزانم باسی ڕۆژ بەردەوام دەبێت ئێستاش دەچینە ناو بڕێک و دواتریش تەوەری دۆمی باسی ڕۆژ دەست پێ دێت. جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەرانی کوردستان 24 و باسی ڕۆژ تەوەری دۆمی باسی ڕۆژ تایبەتە بە ڕەوشی ئابووری هەرێمی کوردستان پاش ئەوەی کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی کۆمەڵێک قەیرانی ئابووری بوویەوە دیارە ئەم قەیرانانە کاریگەریەکی زۆری لەسەر کرێکاران و وەبەرهێنەران و تەواوی خەڵکی کوردستان هەبوو. بۆ قسەکردن لەسەر بارودۆخی ئێستای ئابووری هەرێمی کوردستان و ئایندەی ئابووری هەرێمی کوردستان لە دوای داعش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە یاسین مەحموود ڕەشید گوتەبێژی یەکێتی وەبەرهێنەرانی هەرێمی کوردستان لەگەڵمانە. بەڕێز یاسین بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. پێم باشە باس دەوە بکەین وەک دەزانرێتن لە ماوەی ڕابردوودا وەبەرهێنەران بە شێوەیەکی تایبەت زیانی زۆریان بەرکەوت لەم قەیرانانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بوویەوە. ئایا
لەگەڵ نزیکبوونەوەی تەمەنی داعش لە عێراقدا کۆتا هاتنی داعش لە عێراقدا متمانە هەیە لەلایەن وەبەرهێنەرانەوە جارێکی دیکە لە هەرێمی کوردستان وەبەرهێنان بکەن؟ بەڵێ منیش جارێکی تر سوپاسان ئەەکەم کە بەسەرتان کردینەوانێ لەسەر بواری وەبەرهێنان و ئابووری کوردستان قسە بکەین. دیارە جێی خۆیەتی کە من داخلی پرسیارەکەت بەو شێوازە بم وەبەرهێنەرانی کوردستان لە ماوەی ڕابردوو باسمان کردۆ چیان بەسەراتوە کەرتی وەبەرهێنان چی بەسەراتوە، بەڵام ئەوەی کە گرنگە لە دوای داعش وەبەرهێنەران بەرنامەیان چییە، پلانیان چییە، یاخود کەرتی وەبەرهێنان لە هەرێمی کوردستانە چی بەسەردیە. ئەمە دوو خاڵی زۆر گرنگ لە خۆگرێت. ئەگەر ئیجازەم بدەیت بۆ ڕوونەکەمانەیە و ئەم خاڵانش کە باسی یەکەم هەندێک داتای لەگەڵایە من دوایش داواتان لێکم خۆتان لێکۆڵینەوە لەسەر داتاکان بکەن چونکەم هەمووی ئیشمان بۆ کردووە. یعنی ئەو قسانەی کە ئیکەین بەڕاستی ماوەیەکی زۆر ئێمە لە یەکێتی وەبەرهێنانی کوردستان ئیشی لەسەرەکەن. یەکەم شت وەبەرهێنەرانی کوردستان لە ئێستای کوردستانە بەڕاستی نزیکەی 20 ملیار دۆلار پرۆژەمان ڕاگرتووە کە ناوێرین خەرجی تیا بکەین وەستاوین لەسەر ئەوەی کە لەم ماوەیە کە گۆڕانکارێ گەورەکان لە دنیاە هەر لە ئەمریکاوە بیگرە کە سەرۆکی ئەمریکا ئەگۆڕێت هەروەها داعش کە هەر 7 ملیار بەشەر ئێستا لەسەر عەرزا چاوەڕوانی واکەن دەوڵەتی ئیسلامی لە دوای 1-2 مانگی تر بەتایبەتی پایتەختەکان کە مووسڵە لە ناو بچێت. بۆیە ئەم 20 ملیار دۆلارە بە بۆچوونی من لە ناوچوون نییە. ئێمە ڕاستە من لە ماوەی ڕابردوودا زۆر قسەم لەسەرەوە کردوتمە 20 ملیار دۆلار پاشەکشێمان هەیە لە هەرێمی کوردستانە. 47 ملیارەکەی وەبەرهێنان ئەگەر بە جوانی ئێستانە کۆی کەینەوانێ 20 پاشەکشەیە. بەس پاشەکشیەکە یعنی زۆربەی زۆری وەستاوە، مستەسمیرەکە پرۆژە زۆر باشەکەی وەستانوە لە معمەلی چیمەنتۆ لە پرۆژەی گەشتیاری بۆ ئەوەی ینی بینەران لە قسەکانی جەنابەت بە باشی تێبگەن باس لەوە کرد 20 ملیار دۆلار پرۆژە هەیە کە وەبەرهێنەران ناوێرن لە ئێستادا کاری پێ. ئەم پرۆژانە لە چ شوێنێکە ئەمە یەکیان دووەمیان ئایا پارە هەیە بەڵام نانەوێ ئەو پارەیە تێدا خەرج بکەن؟ بەدڵنیایەوانەیە زۆربەی زۆری ئەو پرۆژانە کە ئێستانە وەستاوە لە پارێزگا گەورەکانی هەرێمی کوردستانە بەتایبەتی هەولێر کە پرۆژەی گەورەی گەشتیاری پرۆژەی پیشەسازی وەک کارخانەی چیمەنتۆ واروەها شاری پیشەسازی لە جارێکتر لە هەولێر لە دوهۆک لە سلێمانی ئەگەر بین بە شێوەیەکی گشتی ئەمە ئەم پرۆژانە باسکەین کە وەستاون ینی پرۆژەکان مۆڵەت پێدراون مۆڵەتیان وەرگرتووە بەڵام پرۆژەکان وەستاون بە نیشتە جێبوونەوە بە بازرگانیەوانێ بە گەشتیاریەوە بە کشتتوکاڵەوانەیە ئەتوانم بڵم 6 ملیار دۆلاری ئەو پرۆژانە ڕاستە و خۆ پەیوەندی بە هەولێری پایتەختەوە هەیە و هەروەها جگەلەوەش ئێمە بەداخوانێ ئەو قساکەم 6 ملیاری کەمان هەیە دوو پرۆژەی زۆر گرنگە کە شاری پیشەسازیەکانە وەستاوە مەخۆی بۆ خۆی 12 ملیارەکە بێجگەلەوە سلێمانی 3 بۆ 4 ملیار دۆلار پرۆژەی وەستاوی هەیە واروەها دووەکیش نزیکەی 3 ملیار دۆلار پرۆژەی وەستاوی هەیە کە هیچ ئیشیتیان ناکرێ. خۆی لە ڕاستیە کاکە برای عزیزم من حەزەکەم ئەوت پێ بڵێم وەستاندنی ئەم پرۆژانە پەیوەندی بەوە نیە مستەسمیرەکان پارەیان پێ نییە. هەندێک لە مستەسمیرەکان پارەیان هەیە و بە دڵنیاوانە هەندێکیان پارەکانیان لە کوردستانە لە بانکە ئەهلیەکانی کوردستانیشایە بەڵام دڵەڕاوکێ و نەمانی متمانە لە دڵی وەبەرهێنەرا گەشتوتە ئاستێکی زۆر چاوەڕوان نەکراو. بۆیە ئێمە لە ڕووی سیاسیەوە خۆ دەزانی هەرێمی کوردستان چیمان بەسەر هاو لە ڕووی قەیرانی داراییەوە چیمان بەسەر هاو بەڵام مۆزوعی داعش من برای خۆشەویستم ئەم قسە ڕائەگەێنم لە ناوچوونی دەوڵەتی ئیسلامی لە مووسڵ و ڕزگاربوونی مووسڵ ئێمە سێچواری سفادەی زۆر گەورە ئەهێنێ بۆ کوردستان. من بەرامبەر ئەم بەڕەقەمانەی کە پێ دەڵێن بە تایبەتی لە دوای داعش ئێوە لە میدیاکانە دوایی لێکۆڵینەوەی لەسەرکەن بزانێکن لە سەتانەوەت ئەم ڕقەمانی کە باسی یەکەم ڕوئەدا یەکەم ئێمە لەگەڵ وەبەرهێنەران خاوەنی زۆرترین کارخانە و بەرهەمین کە لە کوردستانە ئێستانە بەرهەمەکانمان بەداخەوانێ دوای گرتنی مووسڵ لەلایەن داعشەوانێ ینی قەبارەی ئاڵگۆڕی بازرگانیمان 3 بۆ 4 ملیار دۆلار کەمی کرد. ئەگەر مووسڵ بگیرێ بازاڕی کوردستان بە تایبەتی هەولێر دوهۆک بازارێکی زۆر خۆشە بێ کاریگەری ئەرینی بۆ سەر بازاری سلێمانیش دروست دەکات. لەلایەکی ترەوانەیە ئێمە شتێک ئاشکرا ئەکەین سیاسەتی حکومەتی عێراقی کە بە بەڵگە لامانە من خۆم لەگەڵ ڕاوێژکارێکی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی حکومەتی فیدراڵ قسەم کرد
حکومەتی فیدرال سەرڕایەوەی کە 11 میلیارد دۆلاری داناوە بۆ پرۆژە خزمەتگوزاریەکانی جادە و هەروەها بۆ کارەبا و بۆ ئاوی مووسڵ 20 میلیارد دلار تا 25 میلیارد دلار ئێستا پرۆژەی پێشنیارکراو هەیە بۆ مووسڵ و بەرهێنەرانی کوردستان ئەتوانن دەوری باڵا ببینن لە دروستکردنەوەی پرۆژە استراتیجیەکانی وەبەرهێنانی مووسڵە. هەرچەند من جارێکی تر ئەم قسەم هەر لە کەناڵ 24 وتووە لە کوردستان 24 خۆزگە حکومەتی خۆجیەتی مووسڵ سبەینێک کە دەست بەکارە بێتەوانێ احترامی ئەوە بگرێ ئیقلیمی کوردستان لە ماوەی هەرێمی کوردستانی ئێمە چی بۆ ئەوەکرد ئێمە ئاترسین ئێمە کە داعش ها مووسڵی گرتن و بەرهێنەرێکمان تیاچوو پرۆژەمان تیاچوو و بەرهێنەرمان هەبوو پارەی هەبوو لە بانقا لە مووسڵ تیاچوو بۆ بەرهێنەرمان هەبوو پرۆژەی نیشتەجێبوونی هەبوو تیاچوو بەڵام دواتر ئەولوێت بدرێتەوە بە وەبەرهێنەرەکانی کوردستان بە دڵنیاییەوانێ وەبەرهێنەرەکانی کوردستان زۆر بە جوانی خۆیان حاضر کردەوە بۆ پرۆسەی دوای ئازادکردنی مووسڵ. ئێمە ئازانین لە دوای ئازادکردنی مووسڵ زۆر باشە بەڕێز یاسین ببوورە ینی بەشێک لە میدیاکانی کوردستان ئەگەڵ نەڵێم زۆرینەیان ینی هەر جارێک تۆ ماڵپەڕێک دەکەیتەوە یاخود چاودێری کەناڵێکی ڕاگەیاندن دەکەی بە شێوەیەک وا باس دە ئابووری کوردستان دەکات کە تا ڕادەیەک ینی هەڵسانەوەی ئابووری کوردستان بۆ هاوڵاتیەک بۆ گوێگرێک کە گوێ لەم هەواڵە دەگرێ یاخود ئەم هەواڵە دەخوێنێتەوە زۆر ئەستەمە ئابووری کوردستان جارێکی دیکە لەسەر پێ بوەستێتەوە و جارێکی دیکە حکوومەت بتوانێت ینی لە ڕووی ئابووریەوە بژانەوە دەست پێ بکە. ئەو فاکتەرانە چین کە زۆر جار لە قسەکانی جەنابەت جێبیست دەبم کۆمەڵێک فاکتەر جێبیست دەبم کە وا دەکە ئابووری کوردستان بکەوێتەوە کار. برای خۆشەویستم کۆمپانیا گەورەکانی دنیا کە ئێمە لە یەکێتی و بەرانی کوردستان پەیوەندیمان لەگەڵیان هەیە ئێستانە ڕاستەوخۆ پەیوەندیمان پێواکەن و چاوەڕوانی ئەوە ئەکەن بەس کێشەی داعش لە مووسڵە کۆتایی پێبێ. ئەزانی بەشێکی زۆر لەو پرۆژانەی کە ئێستانە لە هەرێمی کوردستانە وەستاوە ئەو کۆمپانیانە هیچ وڵاتێکن دەرەکینە ینی کۆمپانیەکان دەرەکینە ئەگەر دەرەکینە کامە وڵاتن بەدڵنیاوانێ ئێستا ئەگەر ئیجازەم بی هەندێک لەو کۆمپانیانەی کە ئێستانە هەرێمی کوردستانیان بەجێ هێشتە و چاڕوانیەوەکەن دۆخەکە باش بێ کۆمپانیەکانی ئەوروپا ئێستێمە ئوتێلی 5 ئەستێرەمان هەیە جەنابەت بۆ ناپرسیت ئوتێل هیلتۆن ئێستا لە بۆچی مستەسمیرەکە پرۆژەکەی بەجێهێشتەوە شیراتۆن بۆ بەجێهێشتووە شارە پیشە سازی گەورەکان معمەلی چیمەنتۆکان و هەروەها پرۆژە گەشتیارە زۆر گرنگەکان پرۆژە گەورەکەی دوکان کە بای ملیارێک و 600 میلیۆن دلار لە ئەنجومەنی باڵاوە بەرنان بڕیارمان بۆ دەرکردو ئەم کۆمپانیانە ئێستانە ئێمە بە بەڵگە لامانە ڕۆژانە پەیوەندیمان پێوەکەن چاڕوانی دوای دۆخی مووسڵەکەن کاکە ڕۆشتنی کۆمپانیا گەورەکان و بەجێشتنی کوردستان بەشێکی پەیوەندی بە کێشە سیاسیەکانی هەرێمی کوردستان و قێرانی داراییەوە بەشێکی زۆری پەیوەندی بەوە هەبوو جەنابتان ئەزانن کە وەختی داعش لە هەولێر نزیک بۆوانەیە نەک کۆمپانیا بیانەکان کوردستانیان بەجێش بەڵکو خەڵکی هەولێر و کوردستانیش تووشی دڵە ڕاوکێ بوون بۆیە ئێمە من حەزەکەم شتێکی برانە بە جەنابت بڵێم کە باز نەکراوە. یەکێک لە عەجایبەکانی دنیا کە ڕوو ئەدات بۆ هەرێمی کوردستان زۆر گرنگە ئەویش ئەوەیە کە مووسڵ ئازاد دەکرێت ئەوەندەی کە خەڵک لەمە و پێشڕۆشتۆ بۆ بینینی بەتراو بۆ هەرەمەکانی مووسڵ لە ساڵێکا دا ئەوەندە زیاتر خەڵگێتە هەولێری پایتەخت و دوهۆک و سلێمانی بۆی لێرەوانە جارێکی پلان دانێنەوانێ و بێن لە ڕێی کوردستانەوە بڕۆن هەولێر ببینێ مووسڵ ببینن بە جددی من ئەم قساکەم لەوا چیە ئەم قسەیە تۆزێ یعنی لێکدانەوەی زیاتری بۆ بکرێ مووسڵ بوو بە هەشتەمین عەجایبی دنیا دەوڵەتی ئیسلامی داعش 2 ساڵ حکومێتیا کردووە شوێنە پیرۆزەکانی تەقانەتەوە ناوچە گەشتیارەکانی لەناو بردەوە ئوتێلە پێدەستێرەکانی کاول کردووە بە ملیۆنەها خەڵک لە دنیاوە یەتە هەولێر و یەتە کوردستان وانێ بەس بۆی بڕوا بیبینێ و شەوانە بێتەوانێ ئێمە دڵخۆشین بە دوای داعش ئێمە دڵنیاین لە دوای داعش کوردستان بازارێکی زۆر خۆشی بۆ دروست دەبێ من لێرەوە مژدا ئەدەم بە خەڵکی هەولێر و دوهۆک بە تایبەتی و سلێمانیش بازاری دوای ئازادکردنی مووسڵ لە کوردستان بازارێکی زۆر گەرمە بێت جەزبی استثمارات زۆر بەخۆ دەکا ئاڵوگۆڕی بازرگانی زۆر زیاکە پرۆژە گەشتیارەکان ئەبوژێنەوانە کاکە برا ئێستا ئەم دقەی کە مەقسە لەگەڵ تۆ لە سلێمانی ئوتێل هیلتۆن و شیراتۆن ڕاستە وەستاون بەڵام مستەسمیرەکان ئیشیان تیا کردو نسبەتێکی زۆر باشیشیان تیا کردووە ئێستا ئەم دقەی کە من قسە لەگەڵ برای خۆماکەم ئەو ئوتێلانەی کە لە هەولێر 5 ئەستێران وەرگرتووە ڕاستە بازاریان نیە بەڵام بۆستە بۆ دوای مووسڵ بزانە ئەبێ ئەو گەشتانە دەقات و بیسقات زیاکات زۆر باشە بەڕێز یاسین دیارە ینی هەرێمی کوردستانیش
بۆ تێپەڕاندنی ئەو قەیرانانە یاخود بەهۆی قەیرانەکانەوە پارەیەکی زۆری قەرز کرد و هەندێک جار باز لە 28 میلیارد دلار دەکرێت، هەندێک جار کەمتر هەندێک جار زیاتر. لە کاتێکدا کە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم قەرزارە، ئایا پێت وایە لە ماوەکی کەمدا هەرێمی کوردستان بتوانێت دەربازی ئەم قەیرانە ببێ لەگەڵ ئەوەی کە کۆمەڵێک ینی مژدەی خۆش لای تۆ جێویست دەبین؟ پێم وایە یەکەم جارە ینی کەسێکی ئابووری ناز، کەسێک لە دەستەی وەبەرهێنەران وا قسە بکا کە بەڕاست ئابووری هەرێمی کوردستان زیندووە و دەتوانێت گەشە بکە. حکوومەتی هەرێمی کوردستان 28 میلیارد دلار قەرزار نییە. ئەو ژمارانە ژمارەی قەیرانەکانە، ژمارەی بەداخەوانێ نزمبوونەوەی قوتبی نبووە لە هەرێمی کوردستانە. حکوومەتی هەرێمی کوردستان لە هەرێمێکە حکوومەتداریەکە هەرێمەکەمان خۆی بۆ خۆی هەرێمێکی ئاڵتونیە لە ڕووی وازبێنە من نەوتوشت هەمی بخەرە ئەو لاوە بەڵام پێکاتە و هەروەها منتیقەی جوغرافی هەرێمی کوردستان بە جۆرێکە ملیارەها دۆلار ئیستیسمارات و سەرمایەداری تایە. ئێستانە حکوومەتی هەرێمی کوردستان من زۆر سەیرم لێ ئەگەر بە شێوەیەکی زانستی بەرنامەکە و کاتی زیاترە بۆیە بۆم ئیسپا دەکردی کە حکوومەتی هەرێمی کوردستان قەرزار نییە. ئەمەی کە ئێستانە حکوومەت بەسەری هاتووە 4 تریلیۆن پارەی فەرمانبەران بە مەنای پاشەکەوتەوە لای حکوومەتە. حکوومەت ئەساساً خۆی 4-5 تریلیۆن هەر پارەی عقار و سلفەی خانوبەرە و قەرزی لیشتەجێبوون و زەواجی لای خەڵکە. ئەمە لە دوایدا ئێستا حکوومەت ئەم چاکسازیانەی کە کردوێتی بە بۆچوونی من هیچ حکوومەتێک لە دنیای پێم خۆش نییە من ئەم شەو بانگەشە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کەم، بەڵام ئەو چاکسازیانەی کە حکوومەت پێیگەیشت لە هەرێمی کوردستانە بەهۆی قەیرانەکانەوانەیە 50 ساڵی کە ئێمە حکوومەتداریمان بکردایە ئەگەر ئەم قەیرانانە نەبووە، ئەگەر شەڕی داعش نەبووە، حکوومەت نێتوانی ئاوا چاکسازی بکات کە ئێستا چاکسازی کردووە. حکوومەت زەمینەی گەورەی زۆر لەباری دروست کردو ئێستانە بۆی ژێرخانێکی ئابووری بەقووە دروستکە. ئێمە 3 ڕۆژ دەمەوە پێش بۆچی پەنەڵمان کرد بۆ کەرتی کشت و کاڵ خۆمان نەزانین لە دوای داعش ڕۆدا لە چەند ڕۆژی داهاتوو و هەروەها توانم بڵم لە مانگی داهاتوو چەندین کۆنفرانسی پچکۆلە و گەورە ئەکرێت لە شارەکانی کوردستان بە هەڵەبجە و بە دووەک و بە هەولێری شەوانەیە بۆ ئەوەی ئەو ڕێنمایە پێویستیانەی کە لە دوای داعش کە سەرمایەدارانی دنیا بێن ژێرخانی ئابووری ئەم هەرێمە بوژێنەوەی ڕێگان بۆ خۆشکریەوەی کە بەسەر حکوومەتی هەرێمی کوردستان هاتووە. من لە تۆ پرسم برای خۆشەویستم، ئێستا تۆ زۆر لە سەر بواری ئابووری قساکەی ئەزانی لە دوای مووسڵ ئێمە 1.5 میلیۆن ئاوارەمان لە کۆڵە بێتەوانێ. خەرجی هێزی پێشمەرگەی کوردستان کە ئێستانە وای کردووە کە حکوومەت ئێستا تووشی ئەم قەیرانانە بووە لە 150 کەمەکە. بۆیە بەداخۆ من ئەماڵێ مە بێمە قسە لەسەرەوە بکەین لە دوای مووسڵ حکوومەتیش باری سووگە بێت. دوای ئەوە برای عەزیزم ئێستانە بەڕێز یاسین، ینی لە کاتێکدا بەڕێستان کۆمەڵک ئاماژەی جوان دەخەنە ڕوو سەبارەت بە بارودۆخی ئابووری هەرێمی کوردستان، بەڵام جێی خۆیەتی بپرسین بۆچی حکوومەت ئەم ئاماژانە ناخاتە ڕوو، ئەم ئاماژە دڵخۆشکەرانە ناخاتە ڕوو لە کاتێکدا تا ڕادەیەک تۆ وەکو گوتەبێژی حکوومەت ئێستا بەرگری لە حکوومەت دەکەیت؟ کێشە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی ئازاردانی یەک ئەو ئازاردانانەی کە هەندێک جار بەداخەوانەیە سیاسیەکان ئازاری جەستەی یەک ئەدەن یعنی بە حسابی خۆیان بۆ بەرژەوەندی گشتێ، بەڵام هەمی بۆ بەرژەوەندی حیزبیە. ئێمە بەداخەوانەیە ئەو 2 ساڵەی کە قەیرانی دارایی و قەیرانی داعش و دابەزینی نەوت بوو سیاسیەکانی هەرێمی کوردستان من زۆر جار ئەوە متووە زۆر بەداخەوانێ نەهاتن بەیەکەوانێ هەندێک یعنی ئەم قساکەم زۆرم پێ ناخۆشە، بەڵام ئەیڵێم هەندێک سەرفەنەزەر بکەن هیچ نەبێ ئێستانە یەک نمونەی زۆر بەسیط دێمێ. باشە ئەگەر هەرێمی کوردستان لەماوەی ئەم ساڵەیە بە تایبەتی خۆ دەزانی هەرێم گەورەترین زەرەر و زیانی شەڕی داعش لەگەڵ هەرێمی کوردستان بوو، ئەگەر سیاسیەکان ئەم وەزعیان دروست نەکردایە بە دڵنیایەوانە ئێستانە ئەمەی کە بەرامبەر بە حکوومەت دەکرێت و خەڵک مەویست بۆ لە ژیان و لە حکوومەتداری ئەوە نەئەکرا. کاکە براگیان وەڵڵی یەک شتە پێ بڵێم، ئەگەر سیاسیەکانی کوردستان ئێستانە ڕێکەون بەس ئیتیفاقی بکەن دڵنیا دەکەمانەیە ئەوەی کە ئێستانە بەرامبەر بە حکوومەت دەکرێت لە سادەی ناوترێ. حکوومەتی هەرێمی کوردستان ماوە حکوومەت نەڕووخاوە. بەس حەز دەکەم ئەم قسەیە مەجاالم بە ئەم قسەیە بە برای خۆم ئێستانە بەداخەوە من ئەم قساکەم زۆر لە وڵاتانەی دەور و پشتی ئێمە وڵاتێکی وەک لوبنان کە ئەمڕۆ سەرۆکی کۆماریان هەڵبژارد تەنها یەک مەتاڕیتایە، ژێرخانیان نییە، نەوتیان نییە،
ئاستەن ئەو وڵاتە لە هەموو کانزا سروشتی و ناسروشتەکانە ئەوانە بێبەشن ئێمە وڵاتێکی دەوڵەمەندین ئێمە مشکلەکەمان لەوەیە ئێستانا تووشی کێشەی سیاسی بووین یەکترمان قبول نییە لایەنە سیاسیەکان لە پێناو ئەوەی کە هەر لایەنێکی سیاسی بۆی لایەنە سیاسەکەی تر بخابۆی یان لەکەداری کە هەموو شتێکەکەین بەڵام ئێمە زۆر جار هەیە بەداخەوانە بەدەستی خۆمان خەنجەر لە جەستەی کوردستانین بە حسابی خۆمانین چاکاکەین لەگەڵ کوردستانە کێشەکە تەنها ئەمەیە لایەنە سیاسیەکان ڕێناکەون نەگەل لایەنە سیاسیەکانی کوردستان ڕێکەون قەیرانی هەرێمی کوردستان ئۆتۆماتیکی لە سایە حەسای چارەسەر بەڕێز یاسین ببوورە تۆ باس لە لایەنە سیاسیەکان کرد من ینی حەز دەکەم زیاتر ینی بچینە ناو بابەتەکە ئەگەر تورکیا نمونە بهێنینەوە ئێستا وەکو دەزانرێتن بارودۆخی تورکیا ینی لایەنە سیاسەکان هاوڕانی لەسەر تەواوی پرسە نیشتیمانیەکان و دەستوریەکان بەڵام لە وڵاتەدا ژیان بەردەوامە و ئەو گرفتانەیان نییە بەقەت ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا گرفت هەیە. پرسیارەکەی من ئەگەر بچمە بەشێکی دیکە ینی ئەوەندەی کە زۆر جار خەڵک تووشی دڵە ڕاوەچێ دەکەن زۆر جار خەڵک تووشی نیگەران دەکەن لە میدیاکاندا پێ دوایە ئەمە پەیوەندیدار بێت بە ململانەی سیاسی حزبەکان زۆر جار پەیامەکان لە میدیاکانەوە بە شێوەی تەندروست نەخرێتە ڕوو بۆ هاوڵاتیان؟ پرسیارێکی زۆر جوانت کرد من ئەو ڕاستی ئاشکراکەم کە بەداخەوانەیە دوای ئەوەی کە کێشمەکێشمی سیاسی لە هەرێمی کوردستان گەیشتە ئەوەی کە وەزعی سیاسی بگێنێتە بنبەست و لایەنە سیاسەکان بە تەواوەتی لە یەک دوورکەونەوە و تەنانەت ئێستا ئەم شارەی کە من ئەم ڕاستەخۆ بۆ جەنابەت قساکەم وای لێ هاتووە یعنی پارێزگایکی وەک سلێمانی وای لێ بێت وەرە بەس من لە جەنابەت ئەپرسم ئێستانا لە چ شوێنێکی دنیاە هیچ شارێکم پێ بڵێ تەنانەت بە مەکە و مەدینەشەوە لە تەواوی دنیا یەک شار بۆ تەنها 2 ڕۆژ بێ پارێزگار بوو بێ ئەمە هەمی کێشە سیاسیەکانی هەرێمی کوردستانە وای کرد لایەنە سیاسیەکان بەداخەوانێت تەنانەت باشە کەوایە وەک دەزانرێ وەبەرهێنەران بە دوای دڵنیایی دەکەون بە دوای شوێنێک دەکەون کە دڵنیایی تێدا هەبێ سەرمایەکانیان بە فیڕۆنەچێ ئەم گرفتەی پارێزگای سلێمانی دەبێتە ینی گرفتی پۆستی پارێزگار دەبێتە گرفتێک بۆ بەرهێنەران و بۆ گەرخستنی سەرمایەکانیان لەو پارێزگایەدا زەلیلترین پارێزگا لە بواری وەبەرهێنانە لە چەقبەستووی بازاڕە لە بێکاریە لە بەرزبوونەوەی ڕێژەی هەژاریە لە بێ ئیدارەیە لە بێ دەوڵەتیە زەلیلترین پارێزگا ئەتوانم بڵم ئێستا ئەگەر بتەوێت 10 پارێزگا لە دنیا بدۆزیتەوانێک کە هەموو شتانێک کە باسم کرد بەسەری هاتووە یەکێکیان پارێزگای سلێمانیە لە هیچ پارێزگایەکی دنیا نەبووە تەنانەت دادنووس نەبێت خەڵکی سلێمانی لێرەوە بڕۆن بۆ دادنووسی هەولێریان بڕۆن بۆ محکەمەی هەولێر لێ وەکالەتێ بکەنەوانەیە زۆر بەداخۆی من ڕۆژێ بوو هاوارمانەکرە مانگو حکومەت هەمی چوە هەولێر سلێمانی پاشکۆ خرا بەڵام ئێستانە من هەر ئەپرسم لەم شارەی کە خۆمان ئیدارەیەکەین وامان لێ کردووە هەموو دام و دەستگاکانی حکومەت دەرگاکانیان داخستۆ بایکۆتیان کردووە باشە من ئەپرسم لەو بەرنامەی تۆ ئەپرسم بۆ ئەمە ئاشکرا نابێ یعنی چی لە هەولێر هەر وەک سلێمانی موچادرێ لە دووهەک هەر وەک سلێمانی موچادرێ بۆ لەوێ ئەبێ دەوام وەک خۆی وابێ لەم شارە ئێمە هەموو شتێ تعتیل بێ خزمەتگوزاریەکان سلێمانیا ئەو خزمەتگوزاریانەی کە ڕاستە و خۆ پێویستی پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە وەستاوە بێگومان ئێمەش بە دوای ئەو پرسیارە دەگەڕین بە دوای وەڵامی ئەو پرسیارە دەگەڕین بەڕێز یاسین مەحموود ڕەشید گوتەبێژی یەکێتی وەبەرهێنەرانی هەرێمی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پارێزگای سلێمانیەوە لەگەڵمان بۆی زۆر سوپاست دەکەین. بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا بمێنن بە خێر و خۆش.